ناكل قرمار وده بيجي تربي يعني هنا وني بريتي ولا لك وش عاقل وش كان كمان سليماني بس وش كلاري نواش برداني سليماني طبعا شحن تعتمد على الريفلكشن هذا كاس كان لما تخيلوا وما صوت مش حزم أوسط شهر أسماء يومنا محاضر يعني هذا الشيء كم ترجع له بشامل This is my first time to show some of my new works from Kurdistan. That it's my long-term project to show a new angle of Kurdistan, which people don't see that or didn't saw that, because already before people they see some picture about the refugee or war or this stuff, but as it's a personal perspective of a Kurdish life. It was something that missed in the photography works, and I try to cover that case, and in this exhibition I just show some of my work, and hopefully the viewer will enjoy seeing that pictures. بۆنه یادەکانی ئادا و نۆڕۆز ئاستان بەکردنەوەی ئەو پێشانگەیە لەگەڵ 7 فۆتۆگرافەری کورد باشووری کوردستان لە ناو تەجیازەکانی کوردستان کە هاتوون لە بارزان لە كلاری لە سلێمانی و چەند فۆتۆگرافەرێکی هەولێریش تێدایە. پێشانگەیەکە چەند جۆرە بواوەکی فۆتۆی تێدایە. ئەگەر ببینن فۆتۆی وایلد لایفمان هەیە، فۆتۆی فەنیمان هەیە، پۆرتڕێتمان تێدایە، فۆتۆی شێرمان هەیە، نەورۆزمان هەیە، ژیانی لادێمان تێدایە. ئەوەمان پێشاندا کە مەسەڵەن هەموو کوردستان ژیانی خەڵک و دەستپێکی پێشانگایەکە بە وێنەی پێشمەرگەمان دەست پێکردووە. ئەوەش بۆ ئەوەی کە پێشمەرگە قوربانی داوە ئەو ئازادیەیە کە هەیە لەو فۆتۆیەکانی دیکە و ئەنجامی ئەو قوربانیە کە پێشمەرگە داوەتی. ئەو قوربانیە نەبا ئەمە ئاگری نەورۆزیشمان نەدەبوو، هونەریشمان نەدەبوو،
ژیانی ئاساییشمان نەدەبوو لەبەر ئەوەی مەسجی ئەوەیە لەو یادە ئێمە کە سپاسی پێشمەرگە بکەین کە لە پێناوی ئەو ئازادیە ئەوان قوربانیان داوە بەشێک لە پێشانگایەکەش ڤیدیۆ ئارت تێدایە فەنانێکی خەڵکی ئەوەیە بەڵام لە ئیتالیا نەشتێجیە هاتووە بە نمایشکردنی سێ ڤیدیۆ ئارتی خۆی کە کردوویەتی ما اینجا پنسان